بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی کاتژمێر حەوت کە تایبەتە بە هەڵبژاردنە پێشوەختەکەی ئەنجومەنی نوێنەرانی عراق کەوا بڕیارە لە دەی ئەمساڵ بەڕێوە بچێت پێتان شاد دەمەوە. تەوەری ئەم شەوی بەرنامەکەمان باز لە ئامادەکاریەکانی کۆمەڵی دادگەری کوردستانەکەی بۆ ئەم پرۆسە گرنگەی کە لە بەردەممانە ماوە بە میوانداری بەڕێز دکتۆر بێستون حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری کوردستان کە لە ستودیۆ لە سلێمانی و لەگەڵمانە. دکتۆر سڵاوی خوا دەبێت. سڵاوی خوا لە ئێوەش زۆر سپاس. هەموو کۆمەڵی ئیسلامی ئێستا وەکو مەکتەبەکەی ئێوەی لێ هاتوو هەموو هەر سەرقاڵی هەڵبژاردن، بەڵام تەسەورەکەم مەکتەبەکەی ئێوە چەقی ئیشەکە بێ و هەمووی لەوێ کۆر بێت و دوجار پەخشەکرێتەوە بەسەر مەڵبەند و دەستگا و ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامیە. بۆیە سەرقاڵن داوای لێ بوردنەکەم کاتیشم گرتی، بەڵام بە زەڕورمانزانی لەسەر چەند پرسێک قسە بکەین. با لێەوە دەست پێ بکەین بە شێوازێکی گشتی کۆمەڵی دادگەری ئامادەکاریەکانی چین بۆ ئەم هەڵبژاردنە سارد و سڕیەک دیارە، نەک لە کۆمەڵ لە هەموو بانگەشەی لایەنەکان بە شێوازێکی گشتی لە شەقامە. ئەمە هۆکارەکەی بۆچیە گەڕێتەوە وا بزانم بەپی زانیاریەکانی من ئێوە پلانێکی چوار قۆناغیشتان هەبووە، بەپی پلانەکەتان ئەڕۆن و بانگەشەکە گەرمتر ئەبێت چۆنە؟ حەزەکەم لەسەر قسەم بۆ بکەیت. لە بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەنابت و بۆ هاوکاران و سڵاو بۆ تەواوی بینەرانی بەرنامەکەشت. ئێمە وەک مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری کوردستان هەرزوو لە 25 ئەم ساڵ 2021 کۆبوونەوەیەکی بەرفراوانمان کرد لەگەڵ بەرپرسی هەڵبژاردنی سەرجەم مەڵبەند و مەکتەبەکانی کۆمەڵ لە تەواوی هەرێمی کوردستان لەو بازدانەی کە کاندیدمان هەیە و لەوانەشی کە نیوانە. لەو کۆبوونەوە فراوانە کە زیاد لە 6 کاتژمێری خایان تاوتوێیەکی چڕوپڕی پلانی هەڵبژاردنی پێشوەختەی پەرلەمانی عێراقمان کرد. لەو پلانە وەک جەنابەت باست کرد ئێمە 4 قۆناغ 89 هەنگاومان دانا. ئەو 4 قۆناغ 89 هەنگاوە ئەنجومەنی باڵای کۆمەڵ لە چەند کۆبوونەوەیەکی جیاجیا قۆناغ بەندیەکانی پلانەکەی ئێمەی پەسەند کرد. ئێستا پلانەکەمان کە لە بەردەستمە ئێستا لەگلەلامان هەیە لە قۆناغی یەکەم و دووەم و سێمی تەواو بووە. لە ئەمڕۆوە ئێمە لە دوێنێەوە کەوتوینەتە قۆناغی چوارەم هەفتەی یەکەم کە قۆناغی چوارەممان کردووە تا هەفتە بەندی کردووە. ئێمە ئێستا لە قۆناغی چوارەمیان پلانەی کە ئیشی لەسەرەکەین تاوەکو ئێستا خۆشبەختانە لەو قۆناغ بەندیانەی کە پلانی هەڵبژاردنی پێشوەختەمان داناوە ئیشمان لەسەر کردووە. تەنیا یەک بەرگەی ئەو سێ قۆناغەمان جێبەجێ نەکردووە، هەموو بەرگەکانیمان جێبەجێ کردووە. ئەو بەرگەیش ئەگەرەکەی کە باسی ڕەبتی کەم بە پرسیارەکەی جەنابتەوە بێگومان هەڵبژاردننی پێشوەختەی عێراق بە بەرز و نزمی خۆی زۆری بە خۆیەوە بینی هەڵبژاردن ئەکرێ ناکرێ لە ژێر هەڕەشەی دواخستنا بوو. بۆیە ئەم هەڕەشەی دواخستنەوە پاشەکشەی 28 لیست و قەواری سیاسی کە وتیان ئێمە پاشەکشەکەین لە پەرلەمان بەشداری هەڵبژاردننی پێشوەختە ناکەین. بۆیە ئێمە هەموو چاوەکان لەسەرەوە بوون یەکینۆ بڕیار بدرێت کە هەڵبژاردننی پێشوەختە دوا ئەخرێ و کاتەکەشی دیاری کرا بۆ 21 چواری ساڵی 2022 کە وادەی 4 ساڵی تەواوی خۆیەتی. بۆیە ئەگەر سارد و سڕی دیار بێ بە کۆی پرۆسەی هەڵبژاردن بانگەشەی هەڵبژاردننی پێشوەختە خاڵی یەکەم یەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەگەری نەکردنی هەڵبژاردنەکە لە ئارادا بوو، ئەگەرێکی زۆر بەهێزیش بوو. خاڵی دووەمی ئەگەڕێتەوە بۆ ڕێنماییەکانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق کە ئەمیش دەرەنجامی دەراویشتەیەوە بوو کە هەڵبژاردنەکرێ یان ناکرێ، کە کۆمسیۆن ڕاستە سێمانی دانا بۆ بانگەشە، بەڵام هیچ ڕێنماییەکی دانەنا بۆەوەی کە بانگەشە چۆنەکرێ و بە چ شێوازەیەکرێ، چ ڕێنمایی تەندروستی کە ئێستا ئێمە لە بارودۆخێکا بین کە ڕەچاوی دۆخی تەندروستی بکەین و چ ڕێنمایی ئەوەی کە شوێنە گشتیەکان چۆن بەکارێنرێ بانگەشەی ئەوەی کە پێوترێ ئانگ و کەرنەڤاڵی جەماوەریەمانە چۆن ئەکرێەوە چ ئەوەشی
ئێمە ئەو ڕێکارانی کە کۆمسیۆن گرتبووە بەر هیچی دیار نەبوو. خاڵی سێم کە ئەمەیان گرنگە بچووکردنەوەی بازنەکانی هەڵبژاردنە. بۆ نمونە جارانی پێشوو ئەگەر بازنەی پارێزگای چووکو هەولێر وەربگرین لەسەر ئاستی هەرێمی کوردستان، پارێزگای هەولێری یەک بازنە بوو لە دیانە و سۆران لە ڕەواندوز و ئەوانە دێ خوارەوە تاوەکووە گەیشتە نزیکی مەخموور و هەموو پارێزگای هەولێر بوو. بەڵام ئێستا پارێزگای هەولێر بۆتە 4 بازنە و هەر بازنەیەکیش چەند شوێنێکی دیاری کراوە بۆ چەند ناوشار چەند گەڕێکێکی دیاری کراوە. بۆیە مانجێک لە بانگەشە کە جاران مانجێ بوو ئێسا 3 مانگە مانجێک بە ئاسانی کاندیدی هەر ڕایەنێکی دیاری کراوە توانێت دەستی بگاتە کۆی ئەو گەڕک و کۆڵان و شوێنانەی کە لە لەسەر ئاستی بازنەکەی ئەوە کاری لەسەرەکە. ئەمانە هۆکارگەلێکن لەگەڵ ئەوەی کە بانگەشەکە ساردی پێوەیە هۆکارگەلێک نەتوانین بیان بەستینەوە بمانە سەرباری هەموو ئەمانش لایەنە دەسەڵاتدارەکان چ لە هەرێمی کوردستان چ لە عێراق کار لەسەر بێهیواکردنی خەڵکەکەن ئەوەی کە خەڵک بەشداری نەکەن. بێتەوەرەکانم ئەم قۆناغی چوارەم کە کۆتا قۆناغا و دابش کراوە بەسەر 4 هەفتەشە. ئێستا لە هەفتەی یەکەمی ئەو قۆناغی چوارەماین ئەوەی ئەکرێ ینی لێرەوە بووترێ ینی ئیعلانیکەی گرنگترین ئەو بابەتانە چین کە لەم قۆناغا ئێوە ینی بە ئامانجتان گرت و ئیشی لەسەر بکەن. بەڵێ گرنگترین یان ئەوەیە ڕاگەیاندنی بەرنامەی لیستە کە ئێمە خۆشبەختانە ڕاستەوخۆ لە دەیمان دەستپان پێکرد و هەروە ئەنجامدانی کەرنەڤاڵ ئاهەنگی ڕاگەیاندنە ئەم ساڵ ئێمە لەسەر ئاستی بازنە ئاهەنگەکانمان دەست پێ کردووە. دوێنێ لە ڕانیان دوو بەیانی لە هەڵەبجە پاشان هەولێر ئیمجا سلێمانی و دەست ئەەکەین بەمەوە هەڵمەتی بانگەشەی بەرفران دەست پێەکەین، پاشان هەڵواسینی کەرەسەکانی هەڵبژاردنە، پاشان بۆ نمونە هەڵمەتی ماڵ بە ماڵە کۆڕ و کۆبوونەوەی جەماوەری و گشتی و تایبەتیەوە ئەو کارانی کە پێویستە بۆ ئەوەی کە ئێمە کە وەک هێزێکی سیاسی وەک لیستێکی دیار و خاوەن پێگەوە بوونی نوێنەر لە پەرلەمانی عێراقا ئەمانەوێت دەنگەکانمان زیادکەین، ئەمانەوێت بانگەشەی فراوان دەست پێ بکەین وە لەگەڵ ئەمانەشا ئێمە ئەمانەوێت خروقاتی لایەنەکان بەرامبەرمان و ئەو قسانەی بەرامبەرمانەکرێەوە ئەو شتانەی کە بۆ ئێمە ئەکرێ بۆ ئەوەی کە بۆ هەموو ئەمانە قسەمان هەبێ ڕوبەڕووبوونەوەمان هەبێ و ئەوەشی خروقات و پێشێرکاریە بەرامبەر بە ئێمە بەرامبەر بە کەرەسەکانی چ لیستی کۆمەڵی دادگەری کوردستان چ کاندیدەکانمان لە بازنەکاندا هەموو ئەمانە تۆمارەکەین و لەگەڵەوە ئێمە هەموو لایەنە تەکنیکیەکان کە لەم قۆناغا کاری لەسەرەکەین هەموویمان کار لەسەر کردووە و ئەتوان بڵێ خۆشبەختانە لە ئێستا هەر هەمویان کۆتایی پێهاتووە و لیژنە تایبەتەکانی یاسایی و لیژنە هونەریەکان و لیژنەکانی چاودێریکردنمان پێکێناوە. زۆر باشە، من بینەرانی عزیز و خۆشەویست ئاگادارەکەمەوە کە ئەم بەرنامەی ڕاستەوخۆ لە پەیجی پەیام بە شێوازی لایف پەخشەکرێت. هەر تێبینی پرسیارێک سەرنجێکتان هەبوو دەتوانن بە کۆمنت بۆمان بنووسن، ئێمەش پرسیارەکانی ئێوە ئاراستەی میوانە بەڕێزەکەمانەکەین. دکتۆر، وردەکاری ئەم جارەی هەڵبژاردن بە حکومی من ماوەی 6 ساڵ ینی لە کاروباری هەڵبژاردنە ئیشم کردو لە ڕابردوو. ئەو کاتە تۆزێک ئاسانتر بوو لە ئێستا. ئەو کاتە پارێزگای سلێمانی 1 بازنە بوو، ئێستا پارێزگای سلێمانی بۆتە 5 بازنە. ئەم بازنێ بەنمونە بەتایبەت لە ناو شارە کە شاری کردووە بە 2 کەرتەوە ئەگە سلێمانی بەنمونە وەرگین ئەم قسەی بۆ هەولێری ڕاستە تەبان. هەندێک گەڕێک ئەوە کەوێکە بۆ نمونە ئایا بازنەی یەکە یا بابڵین بازنەی باکووری سلێمانیا بازنەی باشووری سلێمانیە. ئێوە چی ئەکەن وەکو مەکتەبی هەڵبژاردن بۆ ئەوەی بەتایبەت دەنگدەران و لایەنگرانی کۆمەڵی دادگەری هیچ گرفتێکیان بۆ دروست نەبێت؟ بە نمونە ئێستا ئێمە لە شاری سلێمانی لە بازنەی باشووری شارکە باشووری باڵین قەزای ناوەندی سلێمانیە گرێتەوە لەگەڵ ناحی بازیان و عربەت و قەزای قەرداغە گرێتەوە. چۆن خەڵک بزانێ ئایا ئەوە ماڵی لەوێ بێ دەنگەیە یا فۆرمی بایعەکەی ژمارە چەند بێ فۆرم بایعەکەی ئایدی ئەو بنکێ بێ. من حەزەکەم لەسەر ئەمە لەم بەرنامەی ڕوونکردنەوە بیت و چۆن بەرنامەتان هەیە ئەمە بۆ هەڵەبجە، ئەمە بۆ هەولێر، ئەمە بۆ ڕانێ و قەڵازێ و دوکان تا پیرە مەگرونیشی لەسەرە بۆ ئەو بازنەیە چۆن ئەمە بۆ خەڵکی خۆمان ڕوونەکەنەوە؟ بەڵێ من پێش وەڵامەکە دەستخۆشی بۆ تۆ بۆ هەموو ئەو هاوکارە ئازیزانی کە
ماوەیەکی زۆر لەم مەکتەبەی ئێمە کاریان کردو سپاسی تۆ هەموو ئەو بەڕێزانەکەم دیارە ماندووبوونی ئێوەیە ئێستا ئێمە توانین لێرە قسە بکەین و باز لەو شتانە بکەین ئێمە خاوەنی ژێرخانێکی باشی کارین لەم بوارە کاک دانان سەبار بە پرسیارەکەت ئێمە دابشکاری بنکەکان لە سنووری ئەو پێنج بازنەی کە ئێمە بەشدارین ئێمە بۆ نمونە هاتووین بازنەکانی پارێزگای هەولێرمان هێناوە و هەر بازنەیەک چەند بنکەی دەنگدان لە خۆگرێ و چەند وێزگەی دەنگدان لە خۆگرێ و چەند بنکەی لاوەچی و سەرەکیش لە خۆگرێ دوای ئەوە هاتووین هەر یەکێک لەم بازنانە چەند گەڕەکە گرێتەوە بازنەی سێ بۆ نمونە چەند گەڕەکە گرێتەوە نووسیومانە و بازنەی چواریش چەند گەڕەکە گرێتەوە نووسیومانە ئەوەی کە بۆ نمونە ئێستا من ئەکرێ لە بازنەی یەکی سلێمانەی دانیشتوو بم بەڵام دەنگەکەم لەوانەیە لە دووبێ هەیە ئێستا دانیشتی شاری سلێمانێ دەنگی لە هەولێرە کەواتە دەنگ بە پێی ئەوش فۆرمی هەم فۆرمی بایعی هەم کارتی بایۆمتری دەنگدان چ درێژخایەن چ کورتخایەن ئەمانە دیاری کردووە ئەگەر کەسێک پێش وادەی دیاری کراو کە مانگی چوارە ئەگەر هیچ گواستنەوەیەکی نەکردوێ ئێستا لە هەر کوێ دانیشە ئەبێ بچێتەوە بۆ بازنەی خۆی لە هەر شوێنە دانیشە نە لە هەر شوێنێک بڵین فۆرمی خۆراکە یا بەیانەکەی بۆ شوێنەکەی کە لێ بووە کاتە دکتۆر بگورە یعنی ئەگەسە بۆ نمونە من لە سلێمانی لە گەڕەکی هەوارە بەرزە دانیشم کە بازنەی یەکی باکووری سلێمانیا من لێو دانیشم بەڵام فۆرمی دەنگدانەکەم یا باڵێن کارتی بایۆمتریکە یان فۆرمی خۆراکەکەم بنکەیەکە بۆ نمونە لەوانێت لە عربەت بێ لە بازیان بێ یان لە بەکرەجۆ بێ ئەمە چۆن ینی ئەو بنکانە کامانن ئەو ینی بە هاوڵاتی سوور بزانێت چونکە گەڕک زۆر جار شەر نییە وانێ دکتۆر بڵێ ئەم گەڕەکانە ئەگرێتەوە لەوانێ ئەو گەڕەکانە کۆڵانێک بۆ کۆڵانێک شقامێ جێی کردبێتەوە ئەو بەری بنکەیەک بێ ئەم بەری بنکەیەکی تر بێ حەزەکەم ئەو ڕووکەیتەوە باش ئێمە بۆ نمونە ئێستا کاتوینەتە بازنەی باشووری باسی بازنەی دوی پارێزگای سلێمانی کە مرواری خان لەوێ کاندیدا کە ئێمە کاندیدێکمان هەیە بەڕێز مرواری خان لێرە کاندیدا ئەم بازنەیە پێک دێ لە بازنەی باشووری سلێمانی و بەشێکیش لە ڕۆژاوی سلێمانی شەگرێتەوە ئێمە ئەم بازنەیە لە گۆپاڵەوە لە گۆپتەپەوە دەستپێکە دێتەوە تاوەکو بازیان و بەردە قارەمان و ئەوانە دەستپێکە و هەروەها دێتەوە لەم لە سەیتەرەکەی کە ئەڕێی بۆ مێرگەپان پێڵێن سەیتەرەکەی قێواماوەت لەوێشەوە دەست پێەکان بازنەیە یەتە خوارەوە بە جادەی هەواری شارە دێتەوە تا ئیعدادەی میدیای نمونەیی ترافیک لایەتێکی لەوێ وایە دێتەوە ترافیک لایەتی پارکی ئازادی ئەچێتە خوارەوە بۆ جادەی سالم نێتەوە ترافیک لایەتی پاڵاس ئەچێتە ترافیک لایەتی پاشان فولکەی مامەڕیشە دێتەوە ترافیک لایەتی دەسارەکە ئاسۆی دەلاک پاشان ئەچێتەوە سەیوان و بەجادەی کانی با ئەچێتەوە تا عربەت ئەوەی ئەکەوێتە خواری ئەم بازنەیە بنکەکانی دەنگدان کە بایعەکەی لەوێ یا بنکەی دەنگدانەکەی لەوێ دەنگدان کە ئەکەوێتە خواری ئەم جادەیە کە من بۆم شەرح کرد پێوترێ ئەم بنکانە ئەگرێتەوە 1266 2266 3266 1267 2267 1268 2268 1269 2269 1270 2270 3270 1271 1278 2278 1291 و 1293 ئەم بنکەلاوەچیانە ئەم بنکانە کە کۆمەڵێک مەکتەبە گرێتەوە هەریەکێکیان ئەمانە ئەکەوێتە سنووری بازنەی دوی پارێزگای سلێمانی کە ئەم سنووری بازنەی دوی پارێزگای سلێمانیە 132 مەکتەبی تایە باش ئەم 132 مەکتەبە 756 وێزگە هەیە ژووری دەنگدان بەڵێ 756 ژووری دەنگدان ئێ سنووق هەیە لەم 756 ئەم بازنەیە 341,152 دەنگدەریتیایە 341,000 هاتووین ئێمە دابەشکاریی ترمان کردووە ناو شاری سلێمانی بۆ خۆمانەوە تەبان ئەوەی کە ناو شاری سلێمانیە 113 بنکەی لە ناو شارایە و 650 وێزگە مەحەتە کە سنووقی دەنگدان لە ناو شارە هەیە دوای قەرەداغە 3 بنکەی لێ 14 مەحەتەیتیایە پاشان عربەتە 6 بنکە 37 مەحەتەیتیایە و هەروەها بازیان 9 بنکە 51 مەحەتەیتیایە و ناوگردان گوندی ناوگردان کە ئەو منتیقە لە خۆیەگرێ وەک ئیداریان سەر بە عربەتە بەڵام ئەمیش لە ناو بازنەیە 1 بنکە و 4 مەحەتەیتیایە کۆی مەحەتەکانی کاتە
ئەوەنە 656 وێزگە لە 7 بنکەی لاوەچیە. باش ئەمە بنکانە بەهپێی هەر شارێک کە گەڕەکەەکانی تاستۆجاگرێتەوە ڕاپەڕی نەگرێتەوە بەکرەجۆ ئەواڵ ئاوبارە زەرگەتە سەروەری فەرمانبەران کانی کووردە سەرچنار قولەڕیسی شەکرەکە کانی سپیکە هەواری شار وارووا گەڕێکی تافگە گەڕێکی ڕزگاری بەختیاری ئاشتی شێمحێدی نابڵاخ شارەوانی قالاوە وڵوبەشی عەباس زێڕینۆک چوارچرا کەنەسوورە کانی گۆمە چوارباغ سەرشەقام سەیوان سەرکارێز سێتوان کانی باهوانە ئەمە گەڕەکەەکانی ناو شارە. ئەو گەڕەکانەیە کە بازنەی دوو کاندیدەکەی کۆمەڵی دادگەری کە مرواری لەوێ و ئەو کەسانی سنووری بنکەکانیانەکەوێتە ئەم گەڕەکانەوە لەوێ دەنگەدەن ئەگەر دانیشتوی شوێنێکی تریش بێت زایدە ناحی بازیان ئەڵی تەینە ئەڵبەردە قارەمان گۆپاڵە عەربەت ناوگردان 120 زێڕینۆ قەرەداخ سێوسێنە زۆر باش هەموو ئەمانە کەوێتە و سنوورەوە. ئەتوانم بڵم ئەمە تا حدێکی باش ڕوون بۆتەوە ئەگەر لێرە بڕۆینە هەولێر چونکە بەنسبەت بازنەی با بڵین قەزای پشدەر و با بڵین پشدەر بتوێنەوە ئەوە دووکان و پیرەمەگرون و ڕانی و چوار قوڕن و حاجیەوە لەگەڵ پشدەر ئەوە چوار بۆ ئێمە ئاسانە ئەوەی کاک سۆرانی لێ ئەوەی مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی لێیە شارە زورە سەی سادقە هەڵەبجەیە پێنجوێنە هەورامانەکە ئەوە ئاسانترە با بچینە ئەو هەولێر کە لە دوو بازنێمە دوو کاندیدمانێک کاک عەبدولسار و قومری خانمان هەیە ئەوە چۆن بنکەکانی جیاکراوەتەوە گەر لێرەوە بووی کە خەڵکی ئێمە چ ئێستا ڕاستەخۆ بیبینێت چ دوایی لە ڕێی با بڵین پێیجی پەیامەوە توانێت بەباشی گوێی لێ بگرێ بزانێت لەسەر بە چ ناوەندێکی دەنگدان. بەڵێ ئێمە لە هەولێر دوو بازنە ئێمە تیا بەشدارین بازنەی سێ ڕۆژاوای هەولێر کە بەڕێز قومریە شێخ محەممەد بەرزنجی کچی پێشەوای کۆمەڵی ئیسلامی خوای گەورە لێی خۆش بێ ئەم کاندیدی ئێمەیە لەم بازنە 93 بنکەمان هەیە و هەروەها 514 وێزگەمان هەیە کە گەڕەکەەکانی ئەم بازنەیە پێک دێ لە گەڕەکەەکانی ڕۆژاوی شاری هەولێر لە نێوان شەقامی مووسڵ و شەقامی کەرکک بە دیوی شەقامی سیمەتری یعنی ئەم گەڕەکانە بریتین لە خانەقا تەیراوە منارە خانزاد لای چایخانی بای زانیاری کورانی عینکاوە پەرلەمان شاری خەونەکان گەڕێکی میدیا نیشتیمان سایلۆ شەیدانی سایلۆ هەڤاڵان ڕەنگین کە نیشتیمانەمانە ئەگرێتەوە نەورۆز ڕزگاری یەک کورانی یەک ڕزگاری دوو کورانی دوو کوردستان نەسیج کرێکار بەهار ئازادی یەک و دوو بیرکۆت کورانی نوێ تووەڕق ماردین شادی بەهاری نوێ ماجیداوا سەرکارێز مامزاوا قەتەوی گرد محەممەد ڕاستی بابە گۆرگۆر کە بە ژیانی ژناوەبرێت لەگەڵ ناحی عینکاوە و لەگەڵ ناحی بەحرکە و ناحی شەمامکیش ئەم بازنەیە کە ئەیگرێتەوە ژمارەی دەنگدەرانی 234,547 دەنگدەرە ژماری کورسیەکانی سێیە لەم بازنەیە ئەم بنکەلاوەک ئەم بنکانە ئەگرێتەوە ئەم ژمارانە بەڵێ ئەم ژمارانە 1206 1207 1208 دوانزە یانزە دوانزە 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 سیانزە 2208 2208 22 یانزە 3208 و 4208 ئەمە بنکەکانی بنکەلاوەچیەکانن کە ئەمانە دابەشە بێ وەکوتم بەسەر 93 مەکتەب واتە بنکەی دەنگدان ئێمە ئەمەمان دابش کردووە لە بازنەی چواری ڕۆژەڵاتیەوە دێت بۆ بورە بە ئەوە بەسەرڕن کاتە ئەو ناوی گەڕەکانە دێنا لەگەڵ ئەو ژمارانە ئەوە بازنەی ڕۆژئاوای هەولێرە کە قومریەخانە بەڵێ قومریەخانە لەوێکان زۆر باشە بابینە سەر ڕۆژهەڵاتی هەولێر بەڵێ لە بازنەی چوارەمی ڕۆژهەڵاتی هەولێر ئێمە لەم بازنەیە 150 بنکە ئەگرێتەوە ئەم 150 بنکەیە 831 محەتەیە باتە 831 سنووقی دەنگدان هەیە لە سنووری بازنەی چواری ڕۆژهەڵاتی هەولێر کە بەڕێز کە عەبدولستار مەجید سەرۆکی ئێستای لیستی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمان کاندیدی کۆمەڵی دادگەری کوردستانە لەم بازنەیە ئەم بازنەیان ئەم بنکانە ئەگرێتەوە بنکەلاوەچیەکان 1200 1201 1202 1203 1204 1205 1209 1210 2201 2202 2203 2204 2209 3202 لەگەڵ 3203 گەڕەکەکان بنکانە لەم گەڕەکانە ئێمە ئەتوانین
بیانێنینەوە. بازنەی چوار کە بە ڕۆژهەڵاتی هەولێر کە ڕۆژهەڵاتی هەولێرە 374,556 دەنگدەری لێ 4 کورسی بۆ تەرخان کرا. کورسێک کۆتای و سیانیش بۆ پیاوانە لەم لێرە. ئەم بازنەی چوارە پێک دێت لە گەڕەکەەکانی ناو شەقامی سیمەتری و هەروەها گەڕەکەەکانی ڕۆژهڵاتی ناوشاری هەولێر لە نێوان شەقامی کەرکک و مووسڵا بە هەمان شێوە. ئەمیش ئەبێتەوەین کە بریتێ لەمانە گەڕێکی قەڵات عەرەب تەعجیل مستەوفی سەیداوا سێتاقان شەیدانی سێتاقان بەختیاری ناس سەربەستی سەلاحەدین نووسەران کە بە بەکراوە و حاکماویش ناسراوە ئاری بەکانی و پۆتیناویش ناسراوە شۆڕش کوێستان زانایان لای مزگەوتی شەید نەجبەدین خانزاد لای مزگەوتی جەمیل کاروانی بەستە پیازە دۆلاراوە ڕاپەڕین کە بە حەیشورتەی ناسراوە برایەتی حەیزوبات چلمەتری خەبات مامۆستایانی یەک کە بۆ وەزیران پشت نەخۆشخانەی پار ئەوە شوێنەکەیەتی مامۆستایانی دوو ئیسکان مفتی کۆماری ڕووناچی گەڕێکی ئەندازیاران منتیکاوە سەفینی 1 2 3 زاگرۆزی 1 کە پێوترێ گۆڕستانی گەورەی شێخ ئەحمەد لەو شوێنە گوڵانی 1 گەڕێکی شێخ ئەحمەد گوڵانی 2 گوڵانی 3 هەڤاڵان زانایان تەنیشت هەڤاڵان سەروەران چوارچرا چنارە کە بە شۆرتاوایش ناوە بێ باداوە حەمرین کارێزان شارەوانی مەهاباد زانکۆی 1 پشت وەنزیخانەی ئاکار زانکۆی 2 کە بە 92 94 و 99 ناوەبرێ زانکۆی 3 مامۆستایانی زانکۆ تەنیشتی زیلان حوتی حەسارۆکی پێڵێن گوندی حەسارۆک ڕۆژەڵات گەڕێکی گەلاوێش کە بە فەرمانبەرانیش ناوەبرێ هەولێری نوێ بێتواتەی نوێ مەریوان هەشتی حەسارۆک گەڕێکی هاوکاری بیرکۆتی نوێ زاگرۆسی 2 سەرکەوتن ڕۆشنبیری. ئەم گەڕەکانە ئەکەونە بازنەی 4 ڕۆژەڵاتی هەولێر وەک باسم کرد نەخێر هیچ ناحەیەکی تیانە بەس گەڕەکانی هەولێر بەس گەڕەکەکان کۆیشیتیانی نەخێر قەزای کۆیە و قەزای خەبات و سەلاحەدین و ئەو دەشتی هەولێرە بێتە بازنەی 2 ئەو بازنەیەکیشە بێتە دیانە و حاجیۆمەران و ئەوانش لەسەر ئەوەی زۆر گرنگە ینی جەختی لێ بکەینەوە کە بینەران ینی بزانن دەنگدەرانی خۆشەوی بزانن مەرج نییە تۆماڵە لەوێ بێت لە سنووری جوگرافی لەوێ دانیشتی بێتی یا لەوێ نەبی مەرج ئەوەیە کۆبوونی خۆراکەکەت یا ئەو کارتی بایۆمتری کە ئیدەنگدانە لەو شوێنانە دەنگدابێ پێشتر وە ئەو ژمارانە بێ کە جەناب بخێنەوە ئەمە بۆ هەولێر و بۆ سلێمانی تەواوە زۆرتەوە بۆ هەموو شوێنەکان ئەمە ئەوەیە ئێستا بۆ نمونە لە هەڵەبجەش لە ڕانیە لە ڕانیە لە ڕۆژەڵاتی شاری ڕانیە دانیشە بەس لەوانەیە بنکەی دەنگدانەکەی لە ڕۆژاوای ڕانیە بێ لە قەڵات زێروە لە ناحیەکان هەیە لە سلێمانی دانیشێ یا لە تاسڵوجە دانیشێ بەڵام لە پیرەمەگرون دەنگەیە ئەبێ ئەوە عیدی پشدەرە بێ بچێت لێوێ دەنگ زۆر باش بەو جۆرەیە زۆر باشە. دکتۆر پرسیارێکی تر ئێوە هەموو وەکو مەکتەب هەموو وەکو ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی کۆمەڵی دادگەری تۆ لە هەموو بازنەکانە وتە ئەوەنە دەنگدەری تایە ئەوەندە کورسی ئەوە لەسەر چه ئەساسێک بۆ نوێ لەو بازنانەی هەولێر لە باشوور و ڕۆژهەڵات داتان ناوە لە سلێمانی لەم بازنانی کە هەیەی لە 5 بازنە لە بازنەی با بڵێن پشدەر بتوێن دووکان داتان ناوە لە بازنەی با بڵێن باشووری سلێمانی لەگەڵ بازنەی هەڵەبجە شارە زۆر سێ سادق پێنجەن ئەمە لەسەر داتا و ئاماری پێشتر کە دەنگەکانتان لایە داتانەوە بۆ نمونێسە لە بازنەی یەکی سلێمانی لە سەرەوە داتان ینی کۆمەڵ کاندیدی نییە لە گەرمیان لە چەمچەماڵ و گەرمیان و کەلار و کفری نیەتی ئەمە لەسەر چه ئەساسێدانراوە خۆی کاکدانا پێش ئەساس حەزەکەم ڕووکردنەوەی بدەم ئەم یاسایە یاسای ژمارەنەوەی ساڵی 2020 ئەنجومەنی نوێنەران کە یاسای هەڵبژاردنە ئەم یاسایە بەڕاستی یاسایەکی کەمەرشکێنە بە تایبەت بۆ هێزە سیاسی بچوو کورسی کەمەکانی پەرلەمانی عێراق ئەم یاسای ئامانجلی کەمکردنەوەی ئەم هەموو حیزبولانی سیاسی لە عێراق کەمکردنە پێدانی کورسیەکانە بە چەند هێزێکی دیاری کراو بۆ ئەوەی کە بە ئاسانی بیانەوەی مامەڵەی لەگەڵا بکەن ئەم ئێمە وەک کۆمەڵی دادگەری کوردستان هێزێکی 2 کورسیمان لە پەرلەمانی عێراقەیە ئەم 2 کورسیە ئەگەر ئێمە تاکتیکی هەڵبژاردنمان بەکارنێنە بێگومان نەمانەتوانی هیچ شتێکەکەی وە نەمانەتوانی ئێستا بانگەشەیەکی باش وە ڕێکوپێکەکەین بگەین بە دەنگدەرانی خۆمان چونکە ئێمە ئەم یاسایە سێشت بەسەر هەموو هێزێکا گەورە بچووک فەرزەکە یەکەم بازنەی بەهێز دووەم کاندیدی بەهێز سێم تەنسیق و هەماهەنگی
یعنی کام هێزە زۆر گەورەیە لە عێراقا تەنسیق وامانجی هەیە لە یەکێ لە پارێزگاکانی عێراقا یعنی هیچ هێزێک نەیتوانێت لەو شوێنێک کە خۆی زعیفە لەو شوێنەی کە ئیشی بە پێێتی بۆیە ئێمە وەک کۆمەڵی دادگەری کوردستان هەر زوو لە پێش کۆنگرە لە پێش کۆنگرەی کۆماڵ کە لە هەژدەی دوو لە سلێمانی بەستان پێش ئەمەش چەندین کۆبوونەوەمان کرد دوای ئەمەش سەرکردایەتی نوێی کۆمەڵی دادگەری کوردستان چەندین کۆبوونەوەمان لەسەر ئەمە کرد هاتین کۆمەڵێک ڕێککارماندانە هەموو ڕێککارەکان ئەوە بوو ئێمە بتوانین تا ئەوەیش کە لیستیمان هەبێ چەند لایەنێک پێکەوە دانیشین لیستمان هەبێ گفتوگۆمان زۆر کرد نەگەیشتینە ئەنجام دوایی کۆمەڵی دادگەری کوردستان گەیشتینە ئەوەی کە سەرکردایەتی کۆماڵ لە 9/4/2021 لە کۆبوونەوەیەکی گشتی ڕامانگەیان کە بە لیستی سەربەخۆی کۆماڵ بەشداری ئەەکەین بۆ ئەمە بەستەش دەرگامان کراوە بوو بۆ هەموو کەسێک کە بەهێز بێ ئەو تایبەتمەندیانی هەیە بێتە ناو لیستی ئێمەوە دوجار هاتینە سەر ئەوەی کە ئێمە لەسەر بنەمای داتاکانی بەردەستمان بازنە بەهێزەکانمان هەڵبژار بۆ بێگومان ئێمە لە دوو هەڵبژاردننی پێش و دو هەڵبژاردننی 12 هەڵبژاردننی سینۆیش نزیکن کە لە 2010 کراوە و لەوێ ئێمە قورسایی و دەنگەکانی خۆمانمان لەلایە کە ئەو دەنگانە بە داتابیسی ناو مەکتەبی هەڵبژاردن ئامارە دامانناوە هاتین لەسەر ئەم بنەمایە ئێمە کاندیدەکانمان هەڵبژارد لەکوێ دەنگەکانمان لە 100 هەبوو بوو ئێمە هەڵمان بژار لەگەڵەوەشا ئێمە بەداخەوە جێ نیگەرانیە بۆ نمونە دابشکردنی شوێنەکانیژی سە بۆ نمونە ئێمە لە تەچێ دووەمین لەسەر ئاستی هەموو هێزەکانە لە هەندێ لە سماقۆڵی بە یەک دەنگیان دوو دەنگ دواکەوتوین لە هەندێشێن بە یەک دەنگیان دوو دەنگ کەوتینەتە دووەم بەڵام ئەمە ئەکەوێتە بازنەیەکەوە کە ئێمە پێگەی دەنگدەرامان لەو شارێکەکەوێتە ئەوێن کەمترە بۆ نمونەی سە ئێمە شوێنێک گرەی هەبوو لە من کاکە ئێمە دەنگەکانمان وا بۆ بەزوتم ئێمە بەرامبەر بە فلانە شوێن کە تێکەڵە بین ڕێژەی دەنگەکان کەمەکاتەوە بۆیە ئێمە هاتین لەسەر بنەمای کۆتا ئەنجامی هەڵبژاردنەکانی پەرلەمانی بەغدا و پەرلەمانی کوردستان ئەو بازدانەمان هەڵبژارد کە پێوترێ بازنەی بەهێز و ئەو کاندیدانیشمان هەڵبژارد کە پێوترێ کاندیدی بەهێز خاوەن کەسی جەماوەرین خاوەن قەزیەن کەسانی تاقیکراوەی ڕابردووپاچی سەرکەوتون پێنامانن پرسیارێکی ترێتە ئاراوە ئەویش ئەوەیە ئێستا کۆمەڵی دادگەری خاوەنی دوو کورسیە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر بە سەراحەت ئەمەم پێ بڵێ چونکە ئەم بەرنامەیە دوای 30 شەوی تر دوای 25 شەوی تر هەڵبژاردن کراوە نەتیجە ئەیکە خەڵک لەبەردە سیاتی لە تۆڕە کۆمەڵاتەکان سەیریەکاتەوە ئەو پلانی داتان ناوە احتیفاز نەک بەو دوانەوە کە ئێستا هەیە ئەکەن یعنی با پرسیارەکەوا بکەم ئێوە ئەتانەوێت احتیفاز بەو دوو کورسیە بکەن یان چاوتان لەوەیە ئەم یاسایە بە شێوازێکی تر بقۆزنەوە نەخێر ئێوە ژماری کورسیەکانی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەوەی کە ئێستا هێز زیاتریکەن ئێمە زۆر بەسەراحەتەن کارەکەمان بۆ ئەوەیە ئەم کاندیدانەمان ئەم کورسیانەمان زیادکەین و ئێمە پشتیوان بەخوای گەورە سیقەمان بە دەنگدەرانی کۆمەڵی دادگەری کوردستانەیە ئێمە هێزێکین تا ئێستا لەناو خەڵک و جەماوەری هەرێمی کوردستانە هێزێکی قبوڵ کراوین کاندیدەکانمان لە کوردستان لە عێراق لە هەر شوێ هەبوو بن خەڵکانی ئێمە خی هەمووی بوون وتوانیویانە ئەو بەڵێن و پەیمان و ئەهدانی داویانە جێبەجێیان کردووە تاقی کراون ئەمە کە شتێکە لە سەرمانەوترێتەوە بەداخەوە نارەکانمان لە سەرمانەوترێتەوە بەس کاکە ئێمە کەسی ڕابردوو پاکمان داناوە ئێمە کەسانی سەرکەوتومان داناوەتەوە ئێمە کەسێکی وەکو ماوەسا ئەحمەدی حاجی ڕەشید کە لە بەغدا تاقیمان کردوێتەوە هەرچەند ڕۆژی پێشوو هات جوتیارانی لە پێنجێنەوە هەڵگرت بردی بۆ بەغدا لەگەڵ باڵاترین دەسەڵات باڵاترین شوێنی ئەم وڵاتە کە عێراقە ڕاستە و قسەیان کرد ئێمە ئەم خەڵکانەمان داناوە بۆیە کاکسۆرا عومەرمان داناوە کە کەسێکە لەبەر خەڵک لەبەرەوەی کە ئامادە نەبوو دەنگی خەڵک بفرۆشێ هەموو باجێکیدا ئەممان داناوە کە عەبدوستارمان داناوە کە ئەم بەڕێزە تاقیمان کردوێتەوە و خەڵک شایەتی بۆ ئەداوە دوو خوشکمان داناوە ئەم دوانە مرواری خانە خاوەنی شەهید کەسێکە لە هەموو خەباتی شاخ و شاری ئەم وڵاتە هەیە و کەسێکە بەدەسەکانی خۆی خزمەتی بە شۆڕشی کورد کردووە کەسێکە براکەی ئەم حکومەتی بەعز بەدەستی خۆی ئەم برای ئەمی کوشتووە لەسەرەوەی کە
لە ناحی بنگردا چی عەلەمی عێراقی سووتاندووە وە کەسێکمان هەیە کە کچیمە پێشەوای کۆچکردی کۆمەڵی دادگەری کوردستانە لە هەموو هەنگاوەکانی شۆڕشی کوردی خەباتی شاخ و شارە بە کەسێکی بەشدار کارات چالاکە ئەمانەمان هێناوە نهاتوین کەسێک بێنین کەس نەزانێت کوێیە بیێنین داینێن و بیبینە شوێنێک خۆی گەورە بکات و بێتەوە کەواتەوە چاوتان لەوەی نەک ئەم دووە بپارێزن ئێوە چاوتان لەوەی ئەم پێنجەی کە کاندیتان کردووە لە هەرێمی کوردستان هەر پێنجی بچێتە ئەنجومەی نوێنەران ئێمە بە دڵنیایی یعنی من گەشتبینم بەوەی کە ئێمە لە 100% دەتوان بڵم زیادەکەین زۆر باشە ئێمە زیادەکەین پشتیوان بەخوای گەورە چاومان لە دەنگدەرانە و ئەمەش کاری جدی بۆ ئەەکەین بۆ ئەوەی کە بەڕاستی دەنگدەرانی ئێمە پێیان بڵین کە ئێمین کۆمەڵی دادگەری خاوەنی ئەو ڕابردوو هاتوینەتەوە کاک دکتۆر لە هەموو وڵاتان لە کاتی پرۆسەی هەڵبژاردن و کاتی حەمەلاتی ئینتیخابیە هەم حیزبەکان هەم دەستگا ڕاگەیاندنە گەورەکان هەم با بڵین ناوەند و ڕێکخراوە تایبەتمەندەکان بە بواری هەڵبژاردن ڕاپرسیەکەن مەکتەبەکەی جەنابیشتان ناوی مەکتەبی هەڵبژاردن و ئامارە وا بزانم ڕاپرسیش لە ژێر تایتڵی ئامارە جێ بێتەوە گەر هەڵە نەبم ئێوە تا ئێستا هیچ ڕاپرسیەکتان لە ناو خۆ یا لە دەرەوە کردووە بزانن وەزعتان چۆنە وەزعی کۆمەڵی دادگەری چۆنە ئێمە مامسەدانا وەکو ڕاپرسیەکی نووسراو نەخێڕێوان کردووە باش هۆکارەکەش یەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە ئەگەر ڕاپرسیەک بکەین بۆ نەوەنا لەوانەیە زیترەمەکە ئەڕوا ڕاپرسیەکەکە لە ناو بارەگاکەی خۆی و دوای بڵاوێ کاتەوە خۆی ئەعلانەکات و نازانەمانە ئێمە ڕاپرسی چامان نەکردووە کە بە نووسراو بەڵام ئەوەی کە لە مەڵبند و دەستگاکانی خۆمانەوە دەستمانەکەوێتەوە مؤشری باشن بەڵام ئەم دەستکەوتنەوەی ژەوەیە کە خەڵک بەڕاستی ساردە بۆیە ئێمە لە هەموو پەیامەکانمانە هانی خەڵکە دەین بۆ بەشداریکردن پێمان وایە بەشداری نەکردن شەرعەتدانە بە تەزویرکردن شەرعەتدانە بە دەرچوونەوەی خەڵکێک کە تۆ پێ دوایە باش زۆر باشە وەک عرضم کردی دێمە سەر ئەو تەوەرێ بەڵام ئەی کۆمەڵێک ڕاپرسی لەلایەن هەندێک سایت و پەیج و دەستگای ئیعلامی و ڕێکخراو لە هەرێمی کوردستان لە عێراق کرێ بڵاو کراونەتەوە لەسەر ئاستی پارێزگاکان لەسەر ئاستی هەرێم لەسەر ئاستی عێراق بێگومان جەنابەت بینیوتە تا چەند ئەم ڕاپرسیانە دیقەتی تیا بە خەرجدراوە زانستی کراون تا چەند ئێوە ئەنجامەکانی بە ئەنجامێکی واقعی ئەبینن حەزەکەم کۆمنتی تۆک و بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵ لەسەر ئەو ڕاپرسیانە چییە؟ بەڵێ من بەر لەوەی کە هیچ شتێک بەنادیدە ناگرم پێشم وایە ئەو خەڵکەی کە جوهدی کردووە سپاسی جوود و هەوڵ و ماندووبوونیانەکەم بەڵام بەڕاستی یعنی ناواقعی لە بەشێک لە ڕاپرسیەکان زۆر یعنی زۆرینەی هەر زۆری ڕاپرسیەکان خۆی ئێستا ڕاپرسیەکانی ئەعلان نەکراون کاکدان ئێمە ئێستا چەندین ڕاپرسی خەڵک کردوێتی لامانە یان ناتوانێت ئەعلانیکایان هەندێک شتەیە لە پشتەوە یان هەندێکی هەڵی گرتە بۆ چەند ڕۆژی یعنی ڕۆژانی کۆتایی پرۆسەی بانگشەی هەڵبژاردن بەڵام بەڕاستی ڕاپرسی ئەبێ عەلەنی بکرێ کاکدان یعنی ڕاپرسی بۆ نمونە ناکرێ من ڕاپرسیە بکەم 4000 دانە بڵاو کەمەوە یەک دەنگدەری لایەنێکی تیانەبێ یەک ئەندامی لایەن یەک بەشداری نەکردوێ هەستان بەوە کردووە ئێمە ڕاپرسی بڵاو کراوەتەوە یعنی لە دوهۆک بۆ هەڵەبجە لە گەرمیان و قەڵاتزی و ڕانی ئەوانە یەک کەس نییە بڵێ من ئەندامی ئەم حیزبەم و ئەم لیستەم و ئەم ڕاپرسیەم پڕ کردێتەوە چونکە ئێمە ئەندامانی هێزی سیاسی هەمیشە کە شتێکەکە تەلەفۆنەکە بۆ شوێنەکەی خۆی ئەڵێ کاکەوە ڕاپرسیەکەیە لە ناو بازارە ئەکرێ هیچ نەبێ ئاگاداری بن ئێمە گەرەمە بواە ئەمانتوانی ئەم شتە پڕکەینەوە لەگەڵ ئەمە شاکە خەڵکی ئێمە نییە ئێمە یعنی هەندێک شتەیە ناواقعین و ڕاپرسی پێویستە تۆ ئەگەر قەرار بێ بتەوێ هەموو خەڵکەکان پڕیکەنەوە کاکەوەرە بۆ لای هێزی سیاسی ئەلف 20 دانێ بەڕێ بڕە بۆ لای هێزی سیاسی باش بیسی بەرێ بڕە بۆ ئەوانی تریش و دوایش بچرە ناو جەماوەر ئیتر چێت دەسەکەوێ بەڵام تۆ ناکرێ لە شوێنێکا پڕیکەیتەوە کە زۆرینەی هەرە زۆری ئەو خەڵکە هی هێزێکی سیاسی دیاری کرا دکتۆر من بەم بەرنامەی جەنابەوە سێم ئەڵقەیە کاتژمێر 7 پێشکەشەکەم لە هەردوو میلیۆنەکەی ڕابردوو لەسەر مەسائیلی ئەوەی کە دەسەڵات بە مەبەست خەڵکی ناڕازی سار دەکاتەوە و پرۆسەی دەنگدان بێ ئەهمیەتەکە و خەڵکێکیش بەداخەوە نازانم ینی کەوتوتە ژەر ئەو شەپۆلەوە قەناعەتی بۆ کردو کە دەنگدان هیچ نییە و هیچ ناگۆڕێ و جایەکی لە ڕووی با بڵین پرۆسەکەەوەیکی لە ڕووی شەرعی هەرێکی بە بیانوویەک با بڵین ئەوەکە
ئێوەکو مەکتەبەکەی خۆتان بە هاوکاری ئەنجومەنی باڵا بە هاوکاری سەرکردایەتی و مەکتەب و مەڵبەند و ئۆرگانەکان چ پلان و بەرنمەیەکتان هەیە بۆی کە بە چڕی بچنە ناو خەڵک و جەماوەر و دەنگدەرەوە کە با بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن و دەنگدەن بۆ ئەمە پلانتان هەیە؟ بەڵێ ئێمە لە قۆناغی دووەم بە تایبەتتر لە سێم ئێمە هاتوین ئەمە چەند هۆکارێکمان هەیە ئێمە سندوقێکمان هەیە پێوترێت سندوقی پەیام تا ئاستێک دامان بەزاندووەم سندوقی پەیامە هەموو ئەو شتانی تێدایە کە چ بەرامبەر ئێمە چ بەرامبەر کاندیدەکانمان چ بەرامبەر جەماوەر چ بە سارکردنەوەی جەماوەردا ئەوترێ هەموو ئەمانەمان داناوە بە پێی ئاستێک ئیشمان لەسەر کردووە دوای ئەوە هەڵمەتی بەسەرکردنەوەی شار و شارۆچکەکان لەلایەن ئێمە وەک لیژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵی دادگەریش کە ئەنجومەنی باڵا و من وەک مەکتەبی هەڵبژاردن بەرپرسی تۆڕی میدیایی شتیایە ئەندامین ئەم خاڵانەمان تاوتێ کردووە بەرنامەی باشمان بۆ داناوە کە کاری لەسەرکەی بەڵام من ئەپرسم لەو خەڵکەی کە بۆ نەوەنە پێی وایە بەشداریکردن شتێکی هیچ ناگۆڕێ ئەمانە کاکە ئێمە دوو کورسیوان هەیە لە پەرلەمانی بەختە دوو کورسی لە تەمەنی کاری پەرلەمانی هەرێمی کوردستان و بەغایش خەڵک نەچووە یعنی ئێمە جوتیاری کوردبان ڕاستەوخۆ بردوێتە بەغدا قسە بکا لەگەڵ خەڵکە ڕاستەوخۆ شەیدان چوونەتە شەیدانمان بردوێتە بەغداد بردومانەتە شوێنی تر چارەسەر کراوە ئەمە هەمووی پێگی سیاسی بەندە بە بەشداری لە پەرلەمان و بوونی کورسی لە پەرلەمان و ئەو خەڵکی کە پێی وایە بەشداری ناکە باشە ئەم خەڵکە بەشداری ناکە دێت منی لە سەدا 50 منی پێ باشە لە سەدا یەک کەسێکی پێ باشە بەڵام لە ڕقی لە سەدایەکە کە نایە لە سەدا 50 من تاقیکاتەوە کە نایەت ڕاستە و خۆ دەنگە لە من کەمەکە و دەنگە لەو زیادەکە چونکە ئەو بەهێز و پارە و زۆرکاری ئەوەی کە ئەندامی خۆیەتی فەرزە لەسەری بڕوە و ئەوەی نەڕوا سزایەدا بۆیە کە ناڕوە ئەوەی کە ناڕوە خەڵکێکە دژی ئەم دەسەڵاتەیە و ئەم دەسەڵاتی پێ قوبوڵ نییە و پێی وایە ئەم دەسەڵاتە زوڵمی لەو کردووە ئەو کردووە و زوڵمی لە ناوەکانی ئەمیش کردووە ئێکا کە تۆز دەسەڵاتێک زوڵمی کردووە بووە بە قازانجی ئەو دێ هەموو ئیشەکانی خۆت جێبەجێەکەی کاتم نەماوە بە لەو کمنتانەی هاتوون یەک دوو کمنت بخوێنمەوە با پرسیارەکان بێ دەستخۆشیەکان واز لێ بێنین ئەنەس شوانی ئەڵێ ئەگەر ئێوە لە بازنەیە کاندیدتان نییە لایەنگرانتان چی ئەەکەن دەنگدەرانی ئێوە چیەکەن ئاراستیانەکەن دەنگ بە لایەنێک بن سەرپشکیانەکەن دەنگ نادەن چیەکەنەڵێ ئێمە لیژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری کوردستان کۆبوونەوەی خۆمانەکەی لەم کۆبوونەوە کۆتا بڕیارە دەین کە لەو بازدانەی ئێمە کە کاندیدبان نییە بە چ جۆرێک دابەزین ئێمە دەنگدەرانی ئێمە دوو جۆرن کاردانە دەنگدەرانی هەموو هێزێکی سیاسی دوو جۆرە بەشێک لە دەنگدەران پێوتری ئەندام و دووس لە ئەندامانی کادیرانی حیزبی ئەو لیست و قوارەیە ئەم کادیرانە حیزبیە تعامل لەگەڵیانە شێوازێکە و دەنگدەرانێکیش کە جەماوەر و خەڵکی دڵسۆز و خۆشەویستی ئەمەن جۆرێکە بۆیە ئێمە لە بڕیارە دەین وار بڕیارێکماندا ڕاست بە فەرمی ڕاگەی زۆر باشە ڕاوێژ ئەی سەعید ئەڵێ واتە ئەگەر ئەو کاندیدەی تۆ مەبەستە ینی مەبەستی خۆیەتی کاندیدێکی مەبەستە لەو بازنەیە نەبوو کە تۆ لەوێ دەنگ ئەدەیت کابێ ناتوانانی لە بازنەیەکەوە دەنگی پێبی نەخێر بە هیچ جۆرێ خەڵکێک ناتوانێت لە دەنگدانی گشتی ئەوە باسێکی تایبەتەکەم ێسا لە دەنگدانی گشتی بە هیچ جۆرێک ناتوانێت دەنگ با بە کاندیدێکی تر بەڵام دەنگدانی تایبەت هەیە خەڵکی هەڵەرجەیە دەنگدانی لە عربەتە دێتەوە لە عربەت دەنگەداتەوە بە کاندیدی خۆی هەرچەند لە عربەت دەنگەدا عربە دەکرێتە سنووری بازنەی دوو بۆیە لە دەنگدانی تایبەت ئەو خەڵکەی کە دێ بەشداری ئەو بەس بۆ تایبەت لێ پرسن بازنەی تۆ کوێیە لە فۆرمەکەی لە کارتەکەی هەیە فۆرمی ئەو شوێنەی ئەدەنێت کە خۆی هەیە بەڵام بەداخەوە کەسێک کاندیدێکی بەدڵە لە بازنەی دوو بەڵام خۆی لە یەکە لە سێ خۆی لە هی پێنجی بەدڵە ناتوانێت دەنگی پێ ئیشارەت ماکەن کە کاتم نەماوە بەڵام با کۆمنتێکیش کە پێچوانەی یعنی ڕای ئێمە بیخوێنەوە کە چێکە ڕێز لە ڕایەگرین ئەڵێ کێ بابزانین ناوی کۆتەرە وابزانم نووسێت کۆتەر ئەڵێ من هەموو جارێک دەنگم داوە بە کۆمەڵ ئەم جارە دەنگ نادەم بە هیچ کەسێک بۆ بۆ ئەوانی ئاوا بیرەکەنەوە دواوتە چییە؟ وڵای دواوتەمەمەیە ئەم کاکە و هەموو ئەوانە ئەگەر تۆ دەنگ نادەی بە کۆمەڵ کەواتە تۆ دەنگ ئەدەی بەلایەنێکی تر هەرچەند بەشداری ناکەیت
بۆیە من ئەڵێم ئەوانەی کە دەنیان داوە بە ئێمە ئەگەر لەبەر گەندەڵی ئەگەر لەبەر خراپی ئەگەر نەمانتوانێت نوێنەرایەتی ڕاستەقیرە بکەن با پەنج بکەن بە چاوانە پەنج بکەن بە چاوی نوێنەرەکانمان بەڵام ئەگەر لەوەی کە تۆ لە داخی دەسەڵات ئەڵێ ئەمانیش ناتوانیشکەم بەڕاستی تۆ خزمەت بە دەسەڵاتەکەی بۆیە من پێم وایە خەڵک ئەگەر بەشداریش ئەگەر دەنجیش نەدا بەشداری بکە لە هەڵبژاردن جەمیل ئەو قەناعەتم لا دروست بۆ بزانم لای تۆ تەواویان نا هیچ پرسیارێک لە ناکەم و کۆتایی پێنین تەنان ئەگەر هەر بڕیار بوو هەر دەنگی بە هیچ کەسێک هەر بچۆت دەنگەکەی خۆت بسووتێنە بە دەسەڵات ئیسفادی لێ نەکات بەشداری بکە بەشداری بکەوانە بڵێ زۆر بەڕێز دکتۆر بێستون حەمە ساڵح بەرپرسی مەکتەبی هەڵبژاردن و ئاماری کۆمەڵی دادگەری کوردستان سوپاس بۆی کە ڕوونکردنەوەکەدا و بۆ هیوای توانی بێتمان سوودێک بە بینەران و دەنگدەرانی خۆمان بگەێنین زۆر سوپاس بۆ پێش دەستخۆشی بۆ کارانیش زۆر سوپاس دەکەین بینەرانی عزیز و خۆشەویست تا ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی کاتژمێر حەوت هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ دەستخۆش